ئاگاداریەک لە زمانەوە بۆ ئازاد 1970 برادران ئاگادار بکەرەوە حوتیمان زەماوەند بکەن. ئەو ڕۆژەی سلێمانی بڕیاریدا بەڕووی بەعسیەکاندا ڕاپەڕێ ڕۆژێکی ئاسایی نەبوو. لە نێو خەڵکی ڕاپەڕیوی شارەکەدا گەنجێکی شانۆکار دەیویست یەکەم کەس بێت خۆی بگێنێتە بارەگاکانی ئەمن و پیاوانی سەدام حوسێن. هاوارمانە کرد بڕۆکێ ڕژێمی بەعد، بەڵام کەوتە داوی قەناز بەدەستەکانەوە و بوو بە یەکەم شەهیدی ڕاپەڕینی شاری سلێمانی. ئێمە کە هاتین کە لێرا بە دروشمەوە ڕۆشتین، بە دروشمەوە ئەوش معادل لەگەڵ ڕۆشتنەکە دروشمی کوردایەتیەوتەوە، ئێمەش بە دوایە ماوتەوە. بەڵامی تر لە ئەم سافەیە بوو لەگەڵ جوڵەی هاوارکردنیا و پێکرا تەقەی لێکرا، یەکەم کەس کە تەقەکرا ئەو پێوە بوو. ئەیتر بەداخەوە هێشتا کە بریناریش بوو هەر هاوارێ کرد. هێشتا وەک پێویست خەڵک یەکەم شەهیدی ڕاپەڕین ناناسن. ئەو گەنجە تەمەنی 27 ساڵە، زۆربەی کاتەکانی تەمەنی بە شانۆ و پرۆژە هونەریەکانی ئەو کاتی سلێمانیەوە سەرقاڵ دەبوو. شانۆکارێک کە دەیویست سەردەمی دوای سەدام حوسێن ببینێ و بە ئازادانە لەسەر سەکۆی شانۆگەریەکانەوە قسە بکات. قسمانە سیارەیەکە و هەر لەم کۆڵانەوە هێنامانەوە ناوە ئەم ماڵە، بەڵام من بەڕاستی دەموچاوی نەمیز دەموچاوی یەک کەس دەکە سوکارەکەی ببینم، چکە تەحملی ئەوەی نەم ناکرد، تەحملی ئەو هاوارەم ناکرد. بەجێمان هێشت و بە سایق تەکسیەکەم وتم تکایە بچۆ لە دەرگاکەیان بۆ پێیان بڵێ ئەو کوڕەکەتانە شەید بووە. ئێتر من بە خێرایکی زۆر گەڕامەوە لەسەری فەرعەکە جۆم لە دەنگی هاواری دایکی بوو کە ئیتر پێیان زانی کوڕەکەیان شەید بوو. ئەریوان لە کاتوساتێکدا شەهید بوو. سلێمانی گولەی ڕاپەڕین و گولەی بەعسیەکان بەسەریدا دادەباری. بۆیە هەر ئەو کات هاوڕێکانی بە شێوەیەکی کاتی لە نێو حەوشەی ئەم مزگەوتەدا ئەسپەردەی خاکیان کرد، چونکە ئەو کات شەڕ ڕێگەی نەدەدا تەرمەکەی بگوازنەوە گۆڕستانی سەیوان. تەرمەکەی لە نێو ئەو مزگەوتەدا بۆ چەند ڕۆژێک مایەوە تا وەکو شار هێور بوویەوە و بەعسیەکان لە نێو شار وە دەرنران. بوو ڕێگەی گردی شەهیدان و سەیوان نەبوو. هەرو ڕۆژە تەرمەکان دواتر گوازرایەوە بۆ گۆڕستانی سەیوان. یعنی ئەتوانم بڵێم من هەر خۆمەکو برایەک شات حاڵی ئەوم ئەریوان وتبی من شەهید دەبم، من ئەبێ لە پێناو ئەم دۆسی ڕاوی گەلی کوردە شەهید بم. بەڕاستی ئەو ڕۆژە پێش ئەوە ئەمەی بە من وت کە یعنی حازرەتی شەهیدبوونی ئەریوان خۆی مەدەمی خۆی بەزاری خۆی ئەوەی وت. ئیتر ئەوە بوو بەداخەوە لە ڕاپەڕینی حوتی سێ سەرەتا ئەتوانم یەکەم فیشک لەو ناوچەیە کە تەقی لەبێ هەڵدێن بەرەو ئەنفالەکە بڕۆن، بەڵام بەداخەوە ڕێژنەی فیشک ڕێیان پێدەگرێت و لەوێ ئەریوان شەهید دەبێت. ئەریوان عومەر دەوڵات لە گەڕێکی ئیبراهیم پاشای شاری سلێمانی لەدایک بووە. هونەرمەندێکی دیاری ئەم شارە بووە و لە هەشتاکاندا وەک دەرهێنەر و ئەکتەر بەشداری چەند کارێکی شانۆیی کردووە و لە درامای ژاڵشدا بەشدار بووە. ئەو کات تەمەنی 27 ساڵ دەبێت کە شەهید دەکرێت و ئێستاش 27 ساڵ بەسەر ڕاپەڕینی شاری سلێمانیدا تێدەپەڕێت. سامان بەشارەتی ڕوودا و سلێمانی.